بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دون و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی ترا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. خۆشەویستان بە پێویستمان زانی لە ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەتان باس لە هەردوو چەمکی بەهەشت و دۆزەخ بکەین، وەکەوەی کە یەکێکە لە پایەکانی ئیمان کە باوەڕمان هەبێ وەک موسڵمان بە ڕۆژی دوایی و تێیدا بەهشتێک و دۆزەخێک بوونیان هەیە. موسڵمانان بە حەز و خۆشەویستی چوونە بەهشت و ترس و خۆ بە دوورگرتن لە دۆزەخ لەم دنیاە کاروبارەکانیان ڕێک دەخن. و پرسیاریش لە خۆمانەکەین کە داخوا وێنایی بەهشت و دۆزەخ لەو دنیایی کە دێت چۆن دەبێ و سروشتیان چۆنە، بۆ کێ دەبن، کێ نەوانەی دەچنە بەهشت و کێ نەوانەی دەچنە دۆزەخ، کەی پێیان دەدرێت و تاکەی تیاندا دەمێننەوە. چەندین پرسیاری جۆرا و جۆر و هەڵوێستەی هەمە چەشن بە مێشکمانە دێن و دەچن. ئێمە لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەتان لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆ قسە لەسەرم بابەتان هاکەین. بە گەرمی لە سەرەتایی بەرنامە بە خێراتنی بەڕێزیانێک دکتۆر بەخێر بێن. کاکێ دکتۆر هەر لەوەی کە ئێمە باوەڕمان لەسەرەوە دامەزراوە یا دامەزرێکە ئیعتیقادمان وابێ، باوەڕمان بەوە هەبێ کە دوا ڕۆژێک هەیە و ئیمانمان پێیەتی و کردەوەکانمان هەڵدەسەنجێنرێ و بە پێی کردەوەکانمان بەهشتێک و دۆزەخێک چاوەڕوانی مرۆڤایەتیەکەن. ئەمە چۆن وێنا بکەین و چۆن باوەڕمان تیایدا بچەسپێنین و دڵنیابین کە ئەم بابەتانە وەکو خۆیان هەن و دێنەدی. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سڵاوی نەبراوە لەسەر گیانی پاکی پێغەمبەری خۆشەویست و یار و یاوەران و شوێن کەوتوانی، بڕوا بە ڕۆژی دوایی بە جیهانێکی تر دوای ئەم جیهانەی کە ئێمە تایە دەژین، پایەیەکە لە پایەکانی باوەڕ و بەشێکە لە بەشەکانی بیر و باوەڕی ئیسلام بە تایبەتی، بەڵکو لە پەنای بڕوا بەخوادا بڕوا بە ڕۆژی دوایی گرنگترین پایەیەکە لە پایەکانی بڕوا، چونکە خوای پەروەردگار لە پاڵ بڕوا بە خۆیدا بڕوا بە ڕۆژی دوایی داناوەکووە فەرمێ وەلاکن البر من آمن بالله واليوم الآخر. بڕوا بە خودا ئەبێتە دەستپێک، ئەبێتە بناغە، ئەبێتە تۆوی دروستبوونی درەختی ئیمان. باوەڕ بە ڕۆژی ئاخرەتیش ئەبێ بە میوە و بەرووبوومەکەی. یعنی ئەگەر عەقیدەی ئیسلامی پێک هاتبێت لە مەبدەئێک و لە مەعادێک، لە سەرەتایەک و لە ئەنجامێک، لە باوەڕ بە خوداوە دەست پێ دەکا، بە باوەڕ بە ڕۆژی دوایی کۆتایی دێ. لە بینی ئەم مەبدە و مەعادەدا کۆمەڵێ بڕوای بنەڕەتی تریشمان هەیە، وەکو باوەڕ بە پێغەمبەران کە پێویستە پیانە تێپەڕێ، بەڵێ باوەڕ بە کتێبەکان، باوەڕ بە مەلائیکە، بە جیهانی غەیب، باوەڕ بەوەی کە ئەم جیهان و گەردوونە لەسەر مەبنای یاسا و ڕێسایەکی ورد داڕێژراوە و هیچ شتێک لەم جیهانەدا ڕوو نادا، چ لە عالەمی سروشت و طەبیعەتە و چ لە عالەمی گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکانە کە بێتی عالەمی ئیعتیبار. هیچ شتێک ڕوو نادا بەبێ بوونی نەقشەیەکی وردی حەکیمانە کە خوای گەورە دایناوە. ئەم نەقشە حەکیمانە و ڕوودانی ڕووداوەکان بە پێی ئەو ئێمە پێڵێن قەزا و قەدەر. ئەمانە بنەڕەتە ئەساسیەکانن، بڕوە ئەساسیەکانن بۆ هەم ئیماندارێک. جا
لەم ڕوانگەیەوە ئەبێ ئەمە باسی مەسلەی ڕۆژی دوایی بکەین و ئەو لق و پۆپ و ئەو تەفەڕوعاتەی کە لەسەر ئەمە دروست دەبێ. جا کە تۆ باوەڕت بە ڕۆژی ئاخرەت هەبوو کە ئەم ڕۆژە ناوی جۆراوجۆری هەیە، ڕۆژی زیندووبوونەی پێدەوترێ، ڕۆژی هەستانەوەی پێدەوترێ، يوم البعث، يوم القيامة، الساعة، يوم الدين، يوم الحساب، يوم الفتح، يوم التلاقي، يوم الجمع والتغابن. ئەم ناوە جۆرە و جۆرانەی بۆ خەڵگرتووە هەمووی، چونکە هەموو وەسفەکانی تایە، هەموو ئەو وەسفانەی کە تۆ لەوانەیە با بڵێن ئاماژەیەکە بۆ وەسفێک و بەدۆخێکت. چونکە لە قورئانە کە سەیرەکەی خوای پەروەردگار هەم عەقیدەمان فێرەکە، بیر و باوەڕ، هەم ئەخلاقمان فێرەکە، خەسڵەت و ئاکاری جوان، هەم بەرنامەی ژیانی خۆمانمان بۆ دادەڕێژێ و هەم باسی ڕۆژی دواییشمان بۆ دەکە، باسی مەشاهیدی قیامەتمان بۆ دەکە، باش چی ئەوەمان بۆ دەکا کە بەهەشتێکەیە ئەمە وەسفەکانێتی، دۆزەخێکی شێ ئەمە وەسفەکانێتی. ئەم بابەتانەدا ئێمە قورئان تەماشاکەین، تعلیماتی هەیە، یاسا و ڕێسا هەیە، تەرتیباتی هەیە. یعنی ئاەتەکان دەیان ئاەت یا خوب بڵێن ئاەت نییە کە بە شێوەیە لە شێوەکان نەمان باتەوە بۆ باوەڕ بە ڕۆژی دوایی. سوورەت نییە باسی ئەومان بۆ نەکە. بۆ نمونە بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر. ئینسان زەرەرمەندە، زەرەر دەبینێ، خەسارەت دەبینێ. لە کێی بینێ؟ بەسێ لە خەسارەتەکان لەم دنیای بینێ، بە شەکل لە جیهانێکی ترا دەیبینێ. بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر. كوثر بەشێ لە تەفسیرەکانی ڕەبتێدەن بە خەیری کەثیر کە لە قیامەتە لە ڕۆژی زیندووبوونەوەدا یاخود لە ڕۆژی حیساب و کتابە پێت دەدرێ. هەر أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين. بروجي زينوبونوت يوم الدين. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. كواتا قرآن بشويكي گشتي بو او هاتو فيري مبدأ ومعاد مانك، فيري إيمان بخدا مانك وبيكتا پرسي، وفيري إيمان بروجي دوائي وروجي لپرسينو، ڕۆژی حیساب و کتاب و ڕۆژی چارەنووس و ڕۆژی یەکلابوونەوەی مرۆڤەکان. یعنی واتایەکی گەورە و فراوانتری هەڵگرتووە لەوەی ئێمە ڕۆژی توایی تەنها لە بەهشت و دۆزەخا ببینینەوە. ینی طبعا ئەمە لەکەیەوە دەست پێەکە ئینسان لەو کاتەوە کە ئەمرێ لە عالەمی بەرزەخەوە کە دەست پێەکە. إذا مات المرء قامت قيامته. قیامەت دوو جۆرە، قیامەتی سوغرا و قیامەتی کوبرا. قیامەتی سوغرا مردنی هەر کامێکمان قیامەتی ئەو کەسەمانە. قیامەتی کوبرا ئەوەیە کە هەموو نظامی کەونی تێک دەچێ، خوای پەروەردگار ئەم کەونە لا ئەبا، کێوەکان لا ئەبا، ئەستێرەکان دا ئەبارێن، خۆر ئەکوژێتەوە، هەموو ئەو شتانەی کە باسەکرێ و لە سوورەتەکانی تەکویر و ئینفیتار ئەمانە باسیەکە. دکتۆر ئەمە دیمەنی یەکەمێتی، ینی کە ئەڕوات اینجا زیندووبوونەوە هەیە، حیساب هەیە، هەولی مەحشەر هەیە، هەموو ئەمانە کە هەم قورئان باسیەکە هەم سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاک دکتۆر لەم دنیاە زۆرێک لە جەدەلی نێوان خەڵکەکان تاکەکان با بڵێن باوەڕدار و بێ باوەڕەکان، بیر و دیدە جیاوازەکان با بڵێن لەسەرەوەیە کە ئاخۆم دوا ڕۆژە بوونی هەیە یان نییە. یعنی لەوانەیە لە بابەتە دنیاویەکەیە لە بەرنامەی ژیانی دنیایە لەسەر هەندێک خاڵ کۆک بن، ینی هەردوو لای یان هاوبەش بن با بڵێن، بەس ئەوەی جێیان نەکاتەوە ئیمان بە ڕۆژی دواییەیە. چۆن کرێ مرۆڤێک ینی ئەو وێنایی بۆ دروست بکریان کەم دوا ڕۆژە هەیە؟ هیچ ڕێگەیەک هەیە لابد هەیە، بەڵام چۆنە؟ یانی ئێمە بە دلیلی عقلی و بە دلیلی نەقلی، یعنی ئەگەر بە عقلیش لێکدانەوەی بۆ بکەین دەگەین بەو بڕوایە، ئەگەر بە گەڕانەوە بۆ دەقەکانیش بێ، دەقەکانی قورئان و سنت دەگەین بەو بڕوایە. دلیلی فیترەتیش لەگەڵیایەتی، یعنی بۆ نمونە جوتیارێک کە تۆیەگەوە شێنێ
ئەیوەشێنێ بە زەویە کە ئەگەر ئومێدی بەوە نەبێت دووبارە سەوزە بێت تۆ چ مەجبورەوە کارە بکە یا کەسێک کە سەتلێکەکە بە ناو بیرەکە سەتلەکە بە خاڵی ئەکا بە بیرەکەیە بە ئومێدی لەو سەرەوە بە پڕی بێتە دەرەوە پڕیکا لە ئاو بێنێتە دەرەوە کەسێک کە ئەچێ بخوێنێ باشە بە ئومێدی کە دوای خوێندنەکەی لە ڕۆژێکی دواترە بەرووبووم و ئەنجامی کارێکی خۆی بەدەست بێنێ هەر بە فیترە دوایە کەسێک کە چێ پرۆژەیەکی هەیە مهندسە بازرگانە سیاست مەدارە پرۆژەیەکی هەیە پرۆژەی دەوڵەتێکی هەیە پرۆژەی حکوومەتێکی هەیە پرۆژەی کابینەیەکی هەیە ئەگەر ئومێدی نەبێ ئەو کارانەی کە ئیسەی کا دوایی نەتیجەیەکی لەسەر وەرەگرێ ئەو کارە ناکە کەواتە بە دەلیلی فیترەت ئینسان لە خولیای ئەوا دەژی کە هەمیشە دوای ئەم ژیانی دنیاە جیهانێکی نەمری هەبێ جیهانێک هەبێ کە مەینەتەکانی ئەم دنیاییتیان نەبێ زەحمەت و ناڕەحەتەکانی ئەم دنیاییتیان نەبێ ئەمە لە ڕووی فیترەت لە ڕووی عەقڵیشەوە ئێمە ئەم جیهانەکەی بینین زۆر نەعەدالەتی دەبینین کەسی وا ئەبینین هەموو عومری کە ژیاوە هەر خزمەتی کردووە ئەمرێ بەبێەوەی پاداشی خزمەتەکانی وەربگرێ زۆر کەسیش ئەبینین مجریم و تاوانکارە ئەمرێت بەبێ ئەوەی سزای تاوانەکانی ببینێ کەواتە بێت جیهانێکە بێ جیهانی عەدل جیهانێکە عەدالەت بەرقەرار بێ چاکەکار پاداشتی کارە چاکەکانی وەربگرێ خراپەکاریش سزای کارە خراپەکانی بدە عەقڵیش باسی ضرورەتی بوونی جیهانێکەکە بەو شێوەیە دێنە سەر مەسەلەی ئیمکان ئایا شتەکە ممکنە یان دوای ئەوەی کە باسی ضرورەتەکرێ کە ئەبێ هەبێ ئایا شتیان ممکنە بەڵێ قورئان خۆی فەرمی ئەفەعەینا بالخەلق الأول خوایە کە ئەم جیهانەی لە نەبوونەوە دروست کردووە ئەتوانێ جارێکی تر دروستی کاتەوە بەل هوم فی لەفسی من خەلق جەدید یعنی ئەگەر من میسالێکی بۆ ێنمەوە ئەگەر جەنابەت توانی بێتت لە دەشتێکە باخێکی جوان بەرهەم بێنیت باخەوانی بکەیت و زەراعەت بکەیت و ئەمانە دوایی بڕۆی لە شوێنێکا بڵێ من فڵان باخێکەیە بەڵام ئێستا تێک چووە پەژموردە بووە وێران کراوە پەرژینەکەی تێک چوو بەڵام ئاسارەکەی ماوە لەوە پێش لە دەشتێکی وشک و برینگە باخێکە دروست کردووە دوایی بڕۆی بڵێ ئەم باخش کە ئێستا وێرانەیە و خەڵی گوێی نایە و خراپ بووە و ئەم ئیسلاحێکم کەس ئەتوانێت بڵێ تۆ ناتوانانی شتی وا بکەیت وەلله المەثل الأعلى یعنی مادام تۆ تەجربەیەکی سابقت هەیە لە نەبووەوە لە وشک و لە برنگەوە لە بیابانێکی ڕەقەڵانەوە توانیوتە باخێک و زەراعەتێک بەرهەمبێنی چۆن ناتوانانی باخێکی پەژمونرە دووبارە بەو خیبرەتی کاتە جا لە ئەمە قیاسە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار کە ئینسان و کە بوون و کە گردوونی و کەون و کەیهانی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئێستا ناتوانێت لەسەر ئەساسی ئەمە یاخود هەر بە بڕیارێکی تر بە بڕیارێکی تازە دووبارە دروستی بکاتەوە کەواتە عەقڵ بەلای شەوە نەک شتەکە ممکنە شتەکە زۆر ڕەوایە دێنە سەر دەلیلی قورئان قورئانە فەرمێ وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا ذلك ظن الذين كفروا فويل للذين كفروا من النار هل لدرجة آياتك أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار يعني ئەگەر ئێمە پێمان وابێ قیامەتێک نییە زیینوبوونەوەیەک نییە گیانێکی دوایی نییە مانای ئەم ژیانە شتێکی بێهودەیە ئەم خەڵقەکە ئێسا هەیە ئەم ئاسمان و زەوی کە هەیە وایان چونکە نەبوایە باشتر بوو قسەی شاعیرەکە عەدەم لەم ژینە خۆشتر بوو عەریزەم خۆ نەدابوو پێت هەمیشە وێڵ و سەرگەردان بە سەودای عەشقەوە وەک شێت ئەگەر قیامەت نەوێت ڕۆژی دوایی نەبێت ڕستاخێز و زیینوبوونەوە نەبێت حیساب و کتاب نەبێت
معناوەیە دروستبوونی ئەم ژیانە ئەم ئاسمانە ئەم زەویە ئەم مرۆڤە ئەم هەموو گیان لەبەرە باتیلە نەدەبوو ببێت چونکە دیارە بێ هەدەفە. قورآن فەرمێ وما خلقنا السماء والأرض وما بينهما باطلا باطل و بێ ئەساس و بێ هەدەف و بێغایەت نییە. ذلك الظن الذين كفروا ئەمە گومانی ئەو کەسانن کە کافرن کە باوەڕیان بە ئەفراندنی خوددا نییە بەوە نییە کە خودایەکی دانای زانای بینای ئەفرێنەرەیە فويل للذين كفروا من النار أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض. أما تتمي دليلك آية أكريه أم جهانة طاو ببي أم جهانة طاو ببي إنسان باوردار خوشكار خوش رفتار كان وكو إنسان مفسد كان وابن وكو يك وابن وكو يك جار نسيانه به هر دو كان بمرنو طاو هر دو لان بمرنو طاو أم نجعل المتقين كالفجار. ئایا دەکرێشتیوە عقل ئەوە قبوڵەکە کەسێک کە هەموو ژیانی لە خزمەتی مرۆڤایەتیا بووە ئەویش بمرێ و تەواوی تر بچێتە چاڵی عەدەمەوە بەڵام کەسێکی مجرمی تاوانکار کە ڕۆژانە سەدان تاوان و جینایەتی ئەنجام داوە و فاجیر و خراپەکارە ئەویش بمرێ و تەواو ئایا ئەمە لە عەقلی هیچ ئینسانێکی عەقڵا جێ بێتەوە؟ کەواتە قورآن فەرمێ ئەگەر تۆ باوەڕت بەوە هەیە قەسدێک هەبێ طبعاً بە دەلیلی تر ئیسباتە بێ کە ئەم جیهانە قەسدێک لە پشتێوێتی نەقشە و نەقشە داهێنەرێکی هەیە یاسایەکی هەیە و یاسادانەرێکی هەیە مەبدەئێکی هەیە و چارەنووسێکی هەیە ئەگەر وانە بێ معنای ئەم جیهانە بەتاڵە پوچە بێهەدەفە. ئەگەر بێهەدەف بێ نەتیجەکەی چییە؟ ئەبێ کابرای خزمەتگوزاری دڵسۆزی پاک کۆتایەکەی مەرگ بێ ئەو کەسەشی کە خراپەکارە و مجریمە و تاوانی کردووە و وڵاتی وێران کردووە ئەوش نەتیجەکەی مەرگ بێ و کۆتایی بێت. کەواتە جیهان بەتاڵە ژیان پوچە بۆیە ئیمان دێت فریای ئێمە ئەکەوێت لەم مەوزوعەدا ئەڵێ ئێوە گەشبین بن ئەم جیهانە لە خۆ دروست نەبووە ئەم جیهانە لەهو لەعب نییە گاڵتەیەک نییە کرابێ قورسێک نییە یاخود قاپێک نییە فڕێدرابێ قەسد و بەرنامەیە لە پشتی مەوزوعەکەوەیە کە ئەبێ ڕۆژێک هەبێ جیهانێک هەبێ جیهانی عەدل بێ جیهانی قسط بێ جیهانێک بێ کە هەموو خەڵکەکە هەر کەس بەپی کردەوەکانی خۆی بەپی نامەی ئەعمالی خۆی سزا و پاداشتی کارەکانی وەربگرێت. لەو ڕۆژەوەی کە دنیا دروست کراوە لەوانەیە ئەم پرسیارە وجودی هەبێ لە مێشکایان کرابێ معنی طرح کرابێ و پێغەمبەرانیش هەریەکەوە بە جۆرێک وەڵامیان دابێتەوە. منیش دووبارە یەکەمەوە کەی بەم ڕۆژە ئەگەین بە ڕۆژی دوایی کاکی دکتۆر؟ ئەمە پرسیارێکی زۆر قورسە بەڵام ئەوەی کە ممکن بێ وەڵام بدرێتەوە. کەی ئەگەین بە ڕۆژی دوایی؟ جارێ ئێمە کە مردین وەکو تاکە تاکە ئەمرین کە کۆتایی بە ژیانمان دێت هەنگاوێک بەرەو ڕۆژی دواییەکی هەنگاوێک وە لە کتێبە بڕواییەکانیشە باسی علاماتی ساعەکراوە نیشانەکانی ڕۆژی دوایی. ئەمە ئەچێتە بابی سەمعیات یعنی عەقڵ دەرکی ناکە بۆیە ئەبینین لە فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم چەند نیشانەیەک باسەکە چەند نیشانەیەک باسەکە نیشانەکانی دەکرێن بە دوو بەشەوە نیشانە بچووکەکان و نیشانە گەورەکان. نیشانە بچووکەکان بریتیە لەو عادەت و خەسڵەتانەی کە لە ناو خەڵکا دەردەکەون یعنی جۆرێک لە نەمانی سەلاحیەتی معنەوی کە ئینسان ئیتر سەلاحیەتی ئەوەی نەماوە کە بەردەوام بێ لەم سەرزەویە یعنی سەلاحیەتی ئەوەی نییە کە خلافەت و جێنشینایەتی بکە. ئەمە پێوتێ علاماتی سوغرا. هەر بۆ خۆی هاتنی پێغەمبەر بۆ خۆی
بەڵێ کە کۆتا پێغەمبەر لەوە یعنی هەندێک نیشانە هەیە وایە ڕاست نیشانە گەورەکانیش تێکچوونی نظامی کەونی إذا السماء انشقت ئەمنونێک إذا الشمس كورت وایە ڕاست ئەوانەی کە باسیەکە لە سوورەتەکانی جوزئی عەممەدا زۆر بەجوانی باسی ئەوانەیەکە و مەشاهیدەکانی نێتە بەرچاومان وإذا الوحوش حشرت قیامەت دێ نظامی کەون دێت نظامی کەونی تێگەچێت وإذا البحار سجرت ئەتەقێنرێتەوە وانە وإذا الكواكب اندثرت تەماشاکەی ئەوانەیە هەموو ئەمانە ئەم حاڵەتانە نظامی کەونی کە تێگەچێ ئەو نظامە کەونیە کە تێکچوو ئەوە علاماتی قیامەتە باسەکرێ ئەمە سەمعیات یعنی ئێمە ناتوانین بڵێن فلان ڕۆژ فلان ساڵ بەڵام هەندێک ئاماژە هەن ئەو ئاماژانە پشتیان پێ نابەسرێ بڵێ ئەمجا زانینی ئەمەش زانینی دەقایق و وردەکاریەکانیشی ڕەنگە هیچ فائیدەیەکی عەمەلی بۆ ئێمە نەبێ ئەوەندەی کە زانینی نیشانەکانی یعنی ئینسان هەمیشە وا حەز بکە کە ئەوە قیامەت بەڕێوەیە ئەوە مردنی بەڕێوەیە ئەوە حساب و کتابی لەگەڵە کرێ کاتێک هەمان پرسیار ئەڕاستەی پێغەمبەری خوا کرێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بە جۆرێک وەڵامەداتەوە چی لێ خوێنرێتەوە ئامادەیانەکە پەروەردەیانەکە وانە چیت بۆ ئامادەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تۆ لە باتی ئەوە ماذا أعددت لها چیت بۆ ئامادە کردووە تۆ گرنگە چۆنە چیتە ناوی مهمەوە یعنی من بە جەناب دەڵێم ئەوە با بڕێن فلان ڕۆژ سەفەرەکەی نەچین بۆ هین تۆیش دەبێ بکەویتە خۆت یعنی ڕاست بکەویتە خۆت و تۆشەی سەفەر ئامادەکەیت و مەواعیدەکان بزانیت ئینسانە بێ بزانێ اقترب للناس حسابه کە لە هەر لەحزەیەکە قابلیەوە ئینسان بمرێ قیامەتی ئەو دەست پێەکەیتر زۆر باشە کاک دکتۆر ئێمە پێشەوەی بچینە ناو ئەو ڕۆژەوە و باسی دوو مەشهەدی دیاریە و ڕۆژی دوایی بکەین کە بەهشت و دۆزەخن حەزەکەم یعنی ئەو پرسیارەش بکەم لێرە خەڵک زۆر ینی پەیامی ترسێنەری پێگا پێ دەدرێ دەبێت پەیامەکان چۆن بن بۆ هۆشیارکردنەوە بۆ ئامادەکاری ئەو ڕۆژە هەموو پەیامێک ئەبێ هەردوو لایەنەکەی تیابێ یعنی پەیامێکی موژدەبەخش کە باسی بەهشتەکەی پەیامێکی ترسێنەر و تۆقێنەر کە باسی جەهەنمەکەی بۆچی پێویستە هەردووچیان لەبەرەوەی ئینسانە بێ لە بە خەوف و ڕەجا بێ یعنی هەمیشە لە بینی تەپۆڵکەی خەوف و تەپۆڵکەی ڕەجا لە حرەکەتا بێ یعنی هەمیشە ترس و خۆفێکت هەبێ لە عەزابی ئیلاهی و هەمیشە ئومێدێکیشت هەبێ بە نەعیم و بە بەهشتی خودایی چونکە لە ڕێگەی ترسەکەوە خۆت لە گوناها پارێزی و لە ڕێگەی ئومێدەکەشەوە کاری باش ئەنجامەدەی بۆ ئەوەی تۆ پلە بەرزەکانی بەهشت بەنسیب بێ ئەبێ عەمەلی ساڵحت زۆر بێ بۆ ئەوەی لە جەهەنەمیش دوورکەویتەوە ئەبێ لە کاری خراپ دووربی بەشێ لە عورەفا پێیان وایە بەهشت هەر بریتە لەو لەزەتی کە تاعە دەیبەخشێ بە ئینسان یعنی ئەو کەسێک کە ئەهلی تاعەتە لەم دنیاوە ئەهلی بەهشتە و جەهەنەمیش بریتە لەو سزا نەفسی و ویجدانی کە بۆ دروستە بێ کاتێک کە تاوانێکەکەی کاتێک کە تاوانێکەکەی ئەگەر ئەهلی ئیمان بی سەرزەنشتی خۆتەکەی بۆیە مەحویژە فەرمێ تێدەگا هەر کەس بکا فەهمی ڕموزی معنەوی هیجر و وەصلە نار و جەنەی ئایەتی لا يستوي لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون ئەڵێ ئەو کەسەی کە ئەهلی تاعەتە هەر لە ئێستاوە ئەهلی بەهشتە چونکە هەز بە نیعمەتی خواکە هەر لە ئێستاوە هەستی پێەکە هەر لە دنیا سەچێتە بەهشت لە دنیایش ئەهلی بەهشتە ئەو دنیایش بە حتا کە ئەچێتە ناو قەبرەکەی ئەوە یەکەمین مەنزڵیەتی لە مەنازڵی ئاخرەت بۆی و لێەوە بۆنی بەهشتەکە و ئەگەر ئەهلی مەعسیەت و تاوان و تاوانکاریش بێ لە ئێستاوە ئەو مەعسیەت و ئەو تاوان و گوناهە
ئاگر بەرەداتە وجدانی و هەز بە ناڕەحەتیەکانی دەکات. جاوە مۆزوعێکی زۆر گرنگە کە ئێمە والێکی بینەوە. بەهەشت و جەهەنم وەکو قورئان بۆمانی باسەکە هەردووکی هەیە، حاڵی حاضر هەیە، وجودیان هەیە بە پێی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت بڕوایان وایە کە هەیە، با ئێمەش نازانین لەکوێیە. وعیدت للمتقین ئامادەکراوە وایانە. بێگومان جەهەنم هەیە، إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا. مرصاد يعني للرصدا وآمادية تيارة أو بالرواية أهلي سنة جماعة. جنابي كاك دكتور إما كاتي برنامج كمان زورنا معه دو مشهد وكو تمام يعني أبي قصيان لسر بكين ووينايان بكين مزورك لزورك كان وكوي كوصف كرا وباسيان بكين وكوي ك تشوي باسي بكين مثلا بين باشا أجر جناب الإذن بفرمي لا القيم جاري وكاتي لبردما ما وباسي بهشت بكين لا القيدة هاتوا ويكم بدمينات وباسي مشهدی دۆزەخ بکەین پشتیوان بەخوا لە دەرفەتێکی درا بینەوە خزمەتی بینەران بەس من پێم خۆشە پێشەوەی بچمە سەرە و باسە ئاماژەیە بکەم وەکو بەراورد منهەجی قورئان لەگەڵ منهەجی تەورات و ئینجیل. تەورات مووقفێکی ڕوونی نییە سەبارەت بە دواڕۆژ، سەبارەت بە زیینوبوونەوە و ئاگر و ئەم شتانە، ینی تۆ ئەڕۆیتە ناویەوە هەز ناکەی مووقفێکی وازیحی لە تەوراتە. بەڵێ فکرەی بەهەشت و دۆزەخ لە تەوراتە وەکو زاناکانی مێژووی ئاینەکان باسیەکەن لە سەدەی دووەمی زاینیەوە بۆیان دروست بووە. یعنی لە ناو بەنی ئیسرائیلە ئەوەندە ڕۆچوون لەم دنیاە ئەسڵەن ئیهتیمام و موبالاتێکیان نەداوە. ئەوەندەی پرسیاریان لەسەر ئەم دنیاە بۆ لەسەر بە پێچەوانەوە مەسیحیەکان ئەوەندە تەرکی دنیایان کردووە، ئەوەندە لەولاوە بڕوایان بە چی بووە؟ بڕوایان بە دواڕۆژ و بە جیهانێکی دوایی ڕۆحانی هەبووە. یعنی تەرکیزیان لەسەر نەعیمی ڕوحانی کردووە. ئەسڵی پەیامەکە وایە یان کاتێ دەستکاری کراوە. بەڵام قورئان نا. قورئان باوەڕی بە نەعیمێکی ڕوحانی و مادی هەیە. نەعیمی ڕوحانی مادی و زۆر وازح بە پێی عیبارەتەکانی. یعنی ئەو هەموو ئایەتە کە لە سوورەتی ئەلبەقەرە منەڵێم لە سوورەتی هینەوە باسی کە لە فاتیحەوە سوورەت نییە بە شێوەی سەریح یا بە ئاماژە باسی نیعمەتی بەهەشت نەکا یا باسی سزای دۆزەخ و ئاگر نەکە. بۆ نمونە لە سوورەی ئالی عیمرانە فەرمێ وەساریعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. باسی بەهەشتێکمان بۆەکە کە پانتاییەکەی بەتەنها باسی درێژەکەی ناکە، تەنها پانتاییەکەی ئاسمانەکان و زەوی هەموو بێنە بەرچاوت، یعنی هەموو کەون فراوانە. یەکێ لە نیعمەتەکانی بەهەشت فراوانی ئەوە. لە شوێنێکی ترە ئەفەرمێ ومن يطع الله ورسوله، ئەمە لە سوورەی نیساءە، ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار. ئەن خاتە بەهەشت گەلێکەوە، باخ گەلێکەوە کە ڕووبارگەل بە ژێریا دەڕۆن. تەنها ئەوە نییە، خالدين فيها وذلك الفوز العظيم. لسوري توبة وعد الله المؤمنين والمؤمنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ومساكن طيبة في جنات عدن. يعني تماشاكي أم آياتان زور بصريح باسي پاداش تيگكا بو أهل إيمان كپاداش تكبريتي لجنة وجنات لخوشي خوشيكاني جنة. طبعا لآياتي ترى باسي نعمة معنويكاني جكا وأن بلام ليرة باسي
نعمەتی مادی جەنات تەجری من تحتها الأنهار ئەوە باخ ڕووبار بە ژێری ئەڕوا ئەمجا باسی مەساکینەکە مەساکینە طەیبە یعنی هەموو مەرجە ژینگەیەکان کە بۆ ماڵێک ئەبێ هەبێ لەو بەهشتا هەیە لە سوورەی ئینسانە یا سوورەی دەهرە باسی کانیاوەکانی بەهشتەکە باسی خۆشیەکانی بەهشتەکە باسی قەواریرەکە باسی زۆر شتەکە کە ئێمە ئێستا ڕەنگە دەرفەتیەوەمان نەبێت تەفسیل باسی بکەین. کاک دکتۆر ئەگەر بکرێت ئێمە باسیەوە بکەین هەرچەند لە کاروباری ئەم دنیای هەندێک ئاماژەت پێدا بەڵام ئەو پێوەرانە چین لەو دنیا مەسەلەن لە بنەمایی ئەوەی کە تۆ کارتێکی دەستی ڕاست وەربگری و بچی ڕێگەی بەهشت پێپیشان بدرێ و بچیتە ناوی مەسەلەن بەکێ ئەدرێم ئێمە ئەتوانین لە ڕووی ئاەتەکانی قورئانیەوە قورئان هینەکەمان پێدا بڵێ ناوی چی ئەفەرمێ قل أنبئكم بخير من ذلكم للذين اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار ئەوانەی کە ئەهلی تەقوان ئەمە یەک بڵێ يعني كواتە ئەهلی تەقوا ئەفەرمێ صراط الذين أنعمت عليهم ئەوەی کە نیعمەتی ڕشتۆ بەسەریانە یاخود ئەفەرمێ كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة لم جيانا إيشكين يوم كاركين أم كارا مزدي هي پاداشتی هەیە حساب کتابی يعني تۆ خوای پەروەردگار ناقیدی بەسیرە يعني ئەبینێ چیەکەین و چی ناکەین و هەمووی تۆمارەکرێ و حساباتی هەیە بۆ پێوتە يوم الحساب چونکە حسابات و ژمێرکاری تایە فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور ئەگەر ئێمە ئەوەی ئەکەین لە دنیاە قیامەتمان لە نەزەرانە بێ ڕۆژی دواییمان لە نەزەرانە بێ معنایەوەی خۆمانمان خڵەتاندووە یعنی تۆ هەرچێک بکەی لەبەر هەر شتێ بکەی مەسەڵەن کارێکەکەی ئەڵێ لەبەرەوەی لە مێژووە ناوم بنووسرێ ئێوا لە مێژووە نووسرە کێ ئەڵێ ئەو مێژووە ئەنووسرێ کێ ئەڵێ دروست ئەنووسرێ کێ ئەڵێ ئەخوێنرێتەوە کێ ئەڵێ کە خوێنراوە باوەڕەکەن هەر بۆ خۆشی مێژوەکە کاتیە چونکە هەر لەم دنیاە بەڵام حەقیقەت چییە تۆ کارێکت کردووە ئەو جارێک کاری چاگە بێ بکەی کاری شیاو کە ئەڵێ عەمەلی ساڵح عەمەلی ساڵح تەناوە کاری چاک بێ بێ کارە چاکەکە شیاویش بێ یعنی شیاوی مانەوە بێ ئەوەندە دیقەتی تیا بێ ئەوەندە پسپۆڕانە بێ شارەزایانە بێ ئەوەندە بە پێی مواسەفات و ستاندارد بێ کە شیاو بێ شیاوی ئەوە بێ لە مەجلیسێکا تەرحیکەی شیاوی ئەوە بێ لە مەحفلێکا باسیکەی یعنی ئێمە هەرگیز ناتوانین بڵین هەموو کەسە چێتە بەهشت کاک دکتۆر ناچێت هەموو کەس ناچێتە بەهشت هەمووشی ناچێتە جەهەنەم ئەوەی کە فعلا دڵێکی پاکیە بێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم ڕەحمەتی یەکەمین سەرمایەی ئێمە دەسمایی ئێمە بۆ چوونە بەهشت دڵی پاک پێوانە بە پرسیارەکە وا بکەین مەسەڵەن تەنها بوونی کردەوەیکی زۆری چاکەکردنە باشە یان شی تریش پێوانەیە لە ڕەحمەتی خۆی گەورەیە وایە ڕەحمەتی خۆی گەورە لەم نێوانەیە بەرامبەر بە بەندەکانی لەکوێدایە مەسەڵەن ئەوترێ ئەگەر ڕەحمەتی خوا بکرێ بە 100 بەشەوە ئەوە بەشێکی کەوتەوە تام دنیاوە 99 بەشی لەو دنیاە بەشێکی چۆن ئەم ڕەحمەت خۆی خوای پەروەردگار بە دوو میزان مامەڵە لەگەڵ بەندەکانیەکە میزانی عەدل هەر کەس چی کردووە بە پێی عەدالەتی خوایی پاداشتەکەی وەرەگرێ باشە بەڵام خوا میزانێکی تریشێ پێوە میزانی فەضل ذلك الفضل من الله فضل لەخوا چییە ئەوەیە تۆ بەو ڕەسیدی ئیمانە بەو ڕەسیدی کارە چاکانی کە هەتە حەسەنات و چاکەکان چەند بەرابەر و دەبەرابەرەکرێ ئەو بێتە میزانی فەضل
عالمە بە عیلمەکەی شەفاعەتێکەکە بۆ کەسێک کە شایستی شەفاعەت بێ ئالیا ڕەحمەتی خوا دەرەکەوێ شەهیدە بە شەهادەتەکەی پێغەمبەران بە تایبەتی فەخری ئەنبیا پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتەکە بۆ ئومەتەکەی شەفاعەتەکە بۆ گوناهبارانی ئومەتەکەی ئەمە لێرا میزانی فەزلی خوا دێتە ئاراوە و جگە لە میزانە عەدلەکەی بە میزانی فەزلیشی مامەڵە لەگەڵ بەندەکانی دەکات. دەوترێت کەسێکە چێ بە ڕێگایەکە تینویەتی دابەزێتە بیرێکەوە ئاوە خواتەوە کە سەرەکەوێت سێرەکە مەسەلەن سەگێکیشی زۆر تینویەتی دوایی بە پێڵاوەکەی ئاو لە بیرەکە دەردەهێنێ و بەشی سەگەکەشەدا خۆی گەورە بەهۆی ئەم چاکەیەوە ئەم ئینسانە ئەخاتە بەهەشتەوە. ئەمە چۆنە؟ ئەمە پێوترێەوەی خوا بەندەکانی خۆی خۆشەوێ بڵێ لە جاری وای ئینسان کە چاکەیەکەکە جەوهەری چاکەکەی ئەوەندە ئەسڵە حساب بۆ چەندایەتەکەی ناکرێ چۆن ئاڵتون مسقال و بەڵێ خشلە گران بە یعنی خوای پەروەردگار بە یەک کاری چاک بە یەک کەلیمە بۆ کەلیمەیەک ئەگەڕێ لە میزانی ئەعمالمانە بۆ عەمەلێک ئەگەڕێ لە میزانی ئەعمالمانە بە شەرتی ئیمان بۆی بمان خاتە باشت بۆی لێمان خۆش بێ. بۆچی هەندێک جار بانخوازان لەم دنیاە بە پێچەوانەوە مەسەرەن بابەتەکان زۆر ئاڵۆزەکەن لە مرۆڤەکان بۆ منەوەس هەندێک جار واڕۆدا تۆ کارێکەکەی زۆر کاریگەریت لەسەر دروستەکەن ئیتر پێت وایە تەنها بەهۆی ئەم کارەوە خۆاتەگاتە دۆزەخ ئەگەر لە مقابلیات دەیان چاکەشت هەبێ پێوەرەکە ئاوای ئێمە ئەبێ وا بیر بکەینەوە هیچ کارێکی باش بەکەم نەزانین چونکە ڕەنگە بەو کارە باشە بچینە بەهەشت و هیچ کارێکی خراپیش بە بچووک نەزانین چونکە ڕەنگە بەو کارە خراپ بچینە جەهەنەم. بەڵام کاتێ مسابقە لە بینی ئیستیحقاقی بەهەشت و جەهەنەما دروستە بێ هەمیشە ئیستیحقاقی بەهەشت بەهێزترە چونکە خوای پەروەردگار وەصفی خۆی بەچیەکە الحەمدولله رب العالمین الرحمن الرحیم مالك يوم الدين. يعني لم آياتات وسيرك صفتي الربوبية باسك لم تن آياتها صفتي الربوبية وصفتي رحمتي عام خوي لقال صفتي رحمتي خاص إن جاء صفتي مالكية إدانة كردن مالك يوم الدين أم جا دين جدو باشا باشێکی پاداشدانەوەی لەسەر چاکە بەشێکی سزادانە لەسەر خراپە. یعنی ئەگەر وەکو بینای ئاەتەکانیش سەیری بکەین هەمیشە ئیستیحقاقی بەهەشت و لێخۆشبوون لە میزانی خوا چەندین بەرابەرە بۆ ئەو کەسەی کە ئەگەر خراپەیەکی کردبێ. بۆیە مەحوی زۆر جوانە فەرمێ هەڵێ دووری مەبینە تۆ لە کەریمی بەهانە جۆ هەرچی کە کوردە پاکی ببەخشێ بە بولوەفا. یعنی کەریمی بەهانە جۆ ینی کەریمێکە خوایە و بۆ دوای بیانووا دەگەڕێ بۆ ئەوەی چاکەیەکمان لێ ببینێ و بمان بەخشێ. یعنی لەبەر خاتری هیچ عەجایب نییە و بەعید نییە خوای پەروەردگار بە کەڕەم و بە لوتفی خۆی هەموو میلەتی کورد ئەگەر خراپیشی تیابێ بیبەخشێ بە ئەبولوەفای تاج العارفین کە یەکێکە بۆ لە خوا ناسە گەورەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. تاکەی مرۆڤ دەتوانێت بگەڕێتەوە بێتە ئەهلی بەهەشت هەمیشە تا لە ژیان نابێت تا نەگەشت بێت حاڵەتی یەئس ئەو بەشێک لە ڕەحمەتی خوداوەیە. زۆر باشە کاک دکتۆر باسەکرێکە بەهەشت هەمووی باش جەنابیشت باست کرد مەسەلەن یەک شێوە نییە ئەوانەیە تەبەقات بێ مەراتیبە وانە ئەم مەراتیبانە چۆنە بۆچی مەراتیبە؟ لەبەرەوەی ئینسانەکان بۆ خۆیان بەپێی جوهدی خۆیان لەم خۆناغی دنیاە کە ئەو فرسەتیان پێدراوە و هەموو عەقڵیان پێدراوە زانستیان پێدراوە ئەوەی پێویستیان وێخراوەتە بەردەستیان بۆی کاری باش ئەنجام بدەن. هەیە کاری باشەکە لە مستەوایەکی زۆر بەرزە پاداشەکەی زیاترە چونکە عەدلی خواوایە. ئەوانە چێن؟ السابقون ئەوانەی کە سابقونن. سابقون تەنها ئەوانە نین کە لە ڕووی زەمەنی و لە پێش ئێمەوەن. سابقون ئەوانن کە کاتێک بابەتێک باسەکرێ لە ناو کۆمەڵگادا پرۆژەیەکی خێر پرۆژەیەکی چاکەکردن کە باسەکرێ ئەو پێشی خەڵکی ترەکەوێت لە چاکەکردنە
بیانوو نایەنێتەوە بۆ نەکردن هەمیشە بۆ بیانووە گەڕێبۆی چاکە بکە ئەمە سەباقینن هەیشە یعنی خۆ لە جەنابەت مامۆسایەتیشت کردووە و ئێسش مامۆسایت و ئێمە تەڵەبەمان هەیە لە بیدایەتی ساڵەوە تموحی ئەوەیە یەکەم بێ کاتی خۆی سەرف ناکە لە غەیری دەرسە دوایی کە نەتیجەی خوێندن و کارتی ئاخری ساڵ وەرەگرێ دەرەجەکانی چۆنە معقولە دەرەجەی ئەو وەکو یەکێک بێ کە سەعی نەکردووە یا لە ئەخیرا بیری کەوت بێتەوە جاوەیە ینی خی پەروەردگار ئەم نظامی کەون و نظامی تەشریع و نظامی حیساب و کتابی لەسەرەوە دامەزراندووە لەسەر ئەساسی عەدل بەڵام فەزلیشی تایە تەفەزولی شەکا بەسەرمانە خۆ ئەگەر ئێمە ئەگەر بە ئیستیحقاقیش بێ ڕەنگە هەموو کردەوەکانی ئێمە بای نیعمەتی یەک چاومان نەبێ بای نیعمەتی دەستێکمان نەبێ بای نیعمەتی ئەو عەقڵ و فام و شعورەمان نەبێ کە پێیاوین زۆر باش بە هەندێک پرسیاری بە پەلەی تر بکەین چونکە کاتەکەمان کەماوە کەس هەیە لەم دنیاە موژدەی بەهەشتی پێدرابێ ئێمە موژدە دراوە فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى هەر کەسێک مووقفی بۆ ڕێکەوێ و گوناه بکا و نەیکا لە ترسی خوا نەیکا ئەوە ئەهلی بەهەشتە خوا موژدەیە داتێ یعنی مجموعەیە ئەوسافەیە کە لە قورئانی پیرۆزە تەئکیدی لەسەر کراوەتەوە ئەوسافی مەلموسن وەکوە فەرمێ قد أفلح المؤمنون الذين هم عن اللغو معرضون وانيا او بداية سورة مؤمن بخوانروا او انا مصفاتي برجسته وموضوعين هر کس تیایە بێ ئەوە موژدەی بەهەشتە بێزگە لە ئەوساف ئەسماءمان هەیە بەڵێ لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی مجموعەیە کراوە لە سەحابەکانی پێغەمبەر کە پێغەمبەری خوا موژدەی بەهەشتی پێیاون مثلا ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و طلحة و زبير و سعد و سعيد و عبدالرحمن كري عوف و أبو عبيدة جراح و هوني بيامتي عشري مباشرة أمجا جعفري كري أبي طالب كبيامة صلى الله عليه وسلم فرمي خوا لبارانبر أو دوبالي وكبقرتا لكاتي شر مؤتيا والشهيد بو خوا بو يكر بدوبال لبهشتا هو مجدي بهشتا إن جاء بيامة صلى الله عليه وسلم فرمي من شوي معراجة قيوم لتقي نعلي بلالي حبشي بو کە لە بەهەشتا بوو ئەو موژدەی بەهەشتە اینجا لە سەرمەرگا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە سەرمەرگا بوو فاتیمە دەستی کرد بە گریان پێغەمبەری خوا فەرمووی دوای یەکسەر دوای من تۆ ئەگەی بە من ئەو موژدەی بەهەشتە بە فاتیمە کەواتە ئەمە لە سنەتی پێغەمبەرا لە سیرەتیا و لە ناو تۆ ئەتوانی ئێستا شایەتیش بدەی بۆ ئینسانی باش کە بڵێ ئینشاءالله فڵانە کەس ئەهلی بەهەشتە بێچکە لە مرۆڤ بەنی ئادەم هیچ دروستکراوێکی تر دەچێتە بەهەشت خۆی ئەوە بەڕاستی ئەچێتە بابی سەمعیاتەوە یعنی من تەفسیلاتی ئەوەم لا نییە بەڕاستی ئەوەشی کە ئەوترە ڕەنگە بچێتە بابی ئیسرائیلیات کە فلان مەخلوق و فلان شت ئەچێتە باشتەوە بەس ئێمە مادام دەقێکی سەریحی سەحیحمان لەو بارۆنیە لەسەری بێدەنگ بین باشە زۆر باش گرنگترین نیعمەتێک لە بەهەشتا مەسەلەن بە مرۆڤەکان بدرێ ئەوەیە کە ئەتوانن بە حزوری خۆی پەروەردگارەگەن هەر بە بینی لەهم الحوسنا وەزیادە لە تەفسیری زیادەیە ئەوەیە کە ئیمانداران بە حزوری رب العالمین دەگەن بە بۆ شێوەی کە خوا خۆی ئەزانێ کە ئێمە ڕەنگە نەتوانین دەرکی زۆر شت بکەین بەو وەسائلە معریفی کە ئێستا هەمانە ڕەنگە ناتوانین بەڵام مادام نەسی لەسرە و تەفسیری عولەمای لەسرە ئێمە توانین ئەوە بڵین دەوترێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە گەشتی ئیسرا و میعراجە هەندێک مەشهەدی هەم لە بەهەشت و هەم لە دۆزەخیش بینیوە چی لەو بارەیەوە ئەفەرمێ ئێتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەودای زەمان و مەکانی ئێمە تێپەڕی کە لە شەوی ئیسرا و میعراجە
بۆیە چۆت مەودایەک کە ڕابردوو ئێستا و داهاتوو بوون بە یەک بۆی ئەو دیمەنانەی کە بینی دیمەنی حەقیقین ئەهلی بەهەشتی بینی وەکو خۆیان ئەهلی جەهەنەمی بینی وەکو خۆیان و ئەوەشی تەرکیزی لەسەرەکە ئەهلی جەهەنەم مستحقی ئەهلی جەهەنەم ئەوان کە ببن بە ئەهلی جەهەنەم لەبەرەوە سیفەتە خراپانەی کە هەیەە فەحشایان ئەنجام داوە ڕیبایان خواردووە مجموعەیە سیفاتەکە باسیەکە جا ئەمە بۆ خۆی بەرنامەیەکیوە بەڕاستی کە زۆر من کۆتا پرسیارەمەکەم چونی کاتمان نەماوە لەبارەی بەهەشتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕۆژی مەحشەرە شەفاعەت بۆ کۆمەڵێک لە ئومەتەکانی خۆیەکە ئەمە شەدە چۆنە شەفاعەت یعنی چی و چیەکە بۆ کیەکە طبعا شەفاعەت مەبدەئی شەفاعەت ئەساسەکەی لە قورئانایە چونکە خوای پەروەردگار ئیزن ئەدا بە مەجموعەیەکی تایبەت و لە ناو هەموویانە تایبەتتر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە شەفاعەت بکەن بۆ ئەو کەسانەی مستحقی شەفاعەتن لە حەدیث و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە زیاتر تەفسیل دراوە یعنی مەبدەئەکە لە قورئانایە تەفسیلەکە لە سنەتایە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی ئەوەکە کە شەفاعەتی پێغەمبەر شەفاعەتی کوبرای هەیە لە هەولی مەحشەرە کە هەموو خەلایق و مەخلوقات وەستاون بۆ حیساب و کتاب مەشهدێکی زۆر هەولناک و هەموو مەوجودات بێتاقەت ئالەو کاتەیە خەڵق خۆخوایانە زوو حیساب و کتاب دەست پێ بکرێ ئالەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تکاکە خوای پەروەردگار تکاکەی قبوڵەکە کە حیساب و کتاب دەست پێ ئەکرێ ئەم مەوزوعە باسی هەم هەولی مەحشەرمان بۆەکە هەم مەکانەت و پێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لای خوا و هەم ڕۆڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوا فەرموویەتی ڕەحمەتەن للعالەمین خۆ تەنها بۆ ئەم دنیای ڕەحمەتەن للعالەمین نییە لەو ئومەتێکی خۆشی نییە ئەمجا بۆ خۆی ڕەحمەتێکە بۆ عالەمین یعنی بێ خوا ڕەحمەتی چەند زۆر بێ یەکێ لە ڕەحمەتەکانی وجودی شخصی پێغەمبەر صلی الله عليه وسلم اینجا باسیەوە کا شەفاعەتی لأهل الكبائر من أمتي کابرا هەر ئیمانی هەیە بەڵام خەتای و کاری تاوانی ئەنجام داوە حەقی خەڵکی بەسەرەوە نامێنێ یان نامێنێ بەڵام حەقی خوای بەسەرەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆکە زۆر باش ئینشاءالله خۆی گەورە بمان خاتە بەر ئینشاءالله شەفاعەتی پێغەمبەر و بمان کات ئەهلی بەهەشت ئینشاءالله ئینشاءالله زۆر باشە کاک دکتۆر باسی دۆزەخ خوا پەنامان بدە خەینە دەرفەتێکی ئینشاءالله ئینشاءالله خۆمان پارێزە لە دۆزەخ و کاک دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان دین و دنیا کۆتایی هات تا ئەڵقەیەکی تر لەگەڵ کاک دکتۆر وەک باسێکی تەواوکاری باسی مەشهەدی ڕۆژی دوایی یەکەین تایبەت دۆزەخ تاو کاتە پێتان نگەینەوە بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ زۆر سپاس